قەومەکان دادەگیرسێنن و خەریکی نزا و پاڕانەوەکانیانن. ئەمانە ئەو نیپاڵیانن کە لە شاری سلێمانی خەریکی کارکردنن. ئەمڕۆ مەراسیمی جەژنی دەشەن کۆی کردوونەتەوە. ئەم جەژنە چییە؟ ئەو جەژنە کۆمەڵ نێپالی هەمووی وەکو زۆر گەورەیە لێرە دروستیکە کۆم هەمووی بەس چی پێستم زۆر گەورەیە ئەو حەپلێ کردبوو ئەوەیە وەکو ئەوەیە دیلە کۆسە زۆر باوکی دایکی بیریم کەم کوورەکەم کیچەکە هەمووی بیریکەم هەمووی دیل زۆر کۆسە لە نێپال بوو زۆر نازانم زۆر کۆس بێ. لەگەڵ ئەوەی ئەوان بۆ کارکردن هاتوونەتە سلێمانی، بەڵام ئەمڕۆ ڕۆژێکی جیاوازە بۆیان و دڵخۆشن کە لەم بۆنەیەدا هەموویان کۆبوونەتەوە. دەڵێن گوزەرانیان باشە لێرە و کێشەیەکی بەرچاویان نییە لەم شارەدا. ماوەی چەندێکە تۆ لە کوردستانی؟ ئەمە 4 ساڵ جاتر 4 ساڵ است. خەڵک لێرە کوردەکان لەگەڵ ئێوە باشن؟ باس زۆر باس هەستە. هەمووی سێم نێپال ئێرە فەرق نییە هەمووی ئێکە. باس تۆ بەتەنیا لێرەیان لەگەڵ خێزانەکەت لێرە؟ فەمری ئەوڵایە مولک نێپال. لە مەراسیمەکەدا بەرامبەر ماندووبوونەکانیان ڕێز لەو کەسانە دەگرن کە سەرپەرشتیاری کرێکارەکان دەکەن لە هەرێمی کوردستاندا. جەژنەکەیان بەدەم سرودی نیشتیمانی وڵاتی نیپاڵ و نزاکردن و دواتریش بە پێشکەشکردنی خواردن و خواردنەوە تایبەتیەکانی خۆیان و سەماکردن پیرۆز دەکەن. من لێرە هاتم 4 ساڵ بوو. چۆن پێی وەڵا هەر فێر بێتەوە چونکە هەر کوردی کوکسایەکەن لە ماڵانە ئێکسە فێر بێتەوە. ئەم جەژنی ئێمە داسەی پێیاڵێ داسەی ئەکو ئێوە کوردستان چۆنە جەژنی قوربانی ئەوەنە ئێکە ئەکو ئێمە ئەوە هەیە جەژنی گەورە هەیە ئەمە ساڵی یەک جارێتەوە. ئەڵە باشە ئێمە پارەکە ئەینێری بوو نێپال ئێکسەر چونکە ئەبێ دایکی باوکی هەمووی لێ بێە ئەمین پارەکە ئەینێری ئەوەنە ئەبێ ئافاوەنە بۆ خۆش. ڕێکخراوی ڕۆشنبیری و داکۆکیکردن لە مافی کرێکارانی بیانی بە هاوبەشی لەگەڵ سەرپەرشتیارە نیپاڵیەکاندا ئەم مەراسیمەیان ڕێکخستووە کە ئامانجلەی دڵخۆشکردن و ڕێزگرتنە لێیان و پیشاندانی پێکەوە ژیانی جیاوازیەکانە لە شاری سلێمانیدا. چۆن لە قوربانیەکەین ئەمانش لەم ڕۆژە لەم جەژنەدا قوربانیەکەن کەواتە دەکرێت بڵێ ئەدیانەکانیش وەکچویان هەیە و خاڵی مشتەرەکیان هەیە. تر ئەوەی کە لەسەر ئێمە بۆ ڕێکخراوی داکوچن لە کرێکارانی بیانی بە پێ دەگەڵ کۆبوونە لەگەڵ گروپەکاندا ئەوەی لەسەر ئێمە بەڕاستیمەکە بۆ ئاساس دەین لە ئەمنیەت لە بەتەنگەوە چوون لە قاعە لە چیان دێ بۆیان داوا دەکەین و بەتەنگیانەوەی بتوانین بۆی بتوانین لانێکەم بۆ چەند سەعاتی دڵخۆشیان بکەین. جەژنی دەشەن بۆنەیەکی ئاینی بوودایە. لەم جەژنەدا بووداییەکان قوربانی دەکەن و دەبەخشن لە پێناوی لێخۆشبووندا. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.